داواکارین ئەمە کابراکی مستەسمر لە مستەوە هاتووەمەی وەرگردووە بەبێەوەی حساب و ئیداری ئەم شارە بکە بۆ دایری استیسماری هەرە بکە هیچ بکە لە بەغدا وەری کردووە بەبێەوەی ئەعلام بکرێ بەبێەوەی کرێ ئەمە بێ ئەعلان کرێم شتا ئەم مزایدەیە ئایا بۆ کێ دەرەچێ مزایدە لە هەموو دنیای ئەعلان نەکرێت خوازان چەند نەبەرە دەجۆ کابرا لە مستەوە خڵایی فێکاتۆ وەری گردووە و هەر هەمووی بردو بۆ خۆی و زیاد لە 4 کیلۆمەترە نازام 10,000 متر مربع شتێوەنی وەرگردووە جا بەیانی بە من هاتووە لە تەعویزتان نەگەم تەعویز چی مەکە ئەدێ دەڕابۆ چینگۆکی خۆت بەرەوە دەڕابۆ چینگۆ بدەم با سەر خۆمە بم بۆ کۆبی بۆ من بۆیە گردماتەوە ئیسا تقریبا دەور 500 دوکانە لێرە کابراایکی عرب هاتووە ئەیدەی کڕی و ئەڵێ دەتانەکەی لێرە ئێکاکەی من ناکرێ ئێمە دەرکردن لێرە هەرچی بڵی کاسبکار هەیە لێرە گشتی مەعیشەتی لەسەر ئەمەیە ئێکاکە هەڵەسن گشتی دەرەکە کابراایکی عرب خۆی ئاواری شارەکانە لێرە هاتوو لێرە ئەم دوکانانە ئێمە دەرەکە ئێمە ئەڵین دەرناچین کاکە بە هیچ شێوەیە